كإسماعيل دیکانی میران و وریاوەیە لەبەرەوەمە چەند هاوڵاتیەک هەستاون بە سووتاندی بنیدارەکان لە بەرەوشکە بنوە هاوڵاتێکی زیاد لە 254 داری بڕیوە لێرە و ئێمە بەڕاستی ئەمانە ئەیانوێ ئەم دارستانانە هەمووی لەناو بن لەبەرەوەی ئێستا وەرزی کشت و کاڵ و ئەوانەیە ئێستا خەڵک ڕاستە لەبەرەوەی بۆ سوتەمەنی دارەکان هەندێکی بەکارهێنا بەڵام ئێستا لەوە دەرچووە خەڵک بۆتە دیاردە بۆ کشت و کاڵ بەکاریێنێ بەڕاستی ئەگەر ڕێگەل لەمە نەگیرێت و دارستانەکان هیچیان نامێنێت و ئەمانە ئێمە ڕوبەڕووی دادگامان کردنەوە و کاری یاساییان لەگەڵ ئەنجام دەین بەتوندی و هەر لێری شۆ داواکەین لە هاوڵاتیان بەڕاستی پابندی ڕێنمایەکانی دارستان بن بەڕاستی ئەم کارانە کارێکی زۆر ناشیاوە کارێکی زۆر قیزەونە و ژینگەی ئەم وڵاتە لە ناو ئەبن بۆیە هەر لێرۆ جارێکی تر دووبارەی ئەەکەینەوە بەڕاستی ئەو کەسانی کە دەستیان هەیە لەم کارانە بەتوندی ڕوبەڕووی دادگایانەکەینەوە و کاری یاساییان لەگەڵاکەین و مەفرەزەکانی ئێمە شەو ڕۆژ مەفرەزەمان تەشکیل کردووە و لەم کاتا لە بەڕێ وەرزی کشت و کاڵ و ئەوانەی عەرزەوی کێڵاندنە مەفرەزەکانمان شەو ڕۆژ بەردەوام ئەگەڕێن و ئەم سنوورانە چاودێری هەموو سنوورەکانەکەین بەڵام ئێمە بەڕاستی هێزێکی کەممان هەیە ئەوەندەی لە توانەمان هەبێ قسوور ناکەین و داوایشەکەین هاوڵاتیان هاوکارمان بن پشتیوانیمان کەن تەنها بە ئێمە ئەم کارە ناکرێت دارەکان تەمەنیان چەند بووە چەند کەس لەسەر ئەو دارسوودان دابڕین دەستگیر کراوە ئەمانە سێ کەسن ڕوبەڕووی دادگامان کردون و چاوەڕی فەرمانی دادگاین هەر ئەمڕۆ لە دوو ڕۆژە مەلەفمان بۆ کردوونەوە و دەستگیرانەکەن ڕوبەردادگا بەڵام ئەم دارانە تەمەنیان لە 5 ساڵ و تایەتی تا 100 ساڵ تا 150 ساڵیشی تایە بەڕاستی ئەمە زۆر بێویژدانیە بەرامبەر بەم دارستانانە کراوە داری بەڕووە بەڵێ هەمووی ئەم سنوور سنووری داری بەڕوو